السلام عليكم. اليوم الثاني من المهرجان الطيور ڕۆژی دووەم لە یەکەم فیستیڤاڵی باڵندا. ئەمە تۆزێکە کردومانەتەوە. ئەوش مامۆستا هێرشە، ئەمیش کاک سۆرانە. چاوانی بۆ نێمێرەوە چاوانی کاک سۆران گیان بانم چاوەکەمی سوپاس دەکەین. جان قوربانی چاوم، قوربانی چاوم مامە سۆران گیان، خوا ئەفسامێ قوربانە بم. چینە خوارەوە. ئەمیش کاکە ڕزگارە، دەستەکانی خۆش بێ، دەست خۆش کاکە ڕزگار گیان. بیلاک بوو. کاکە دەستان خۆش بێ یاخوا چاینی. کاکە حمەیش بەخشکەی هاتووە، نەشمان بینیوە. سڵاو لە ئێوەش، ئەگە پەیامێکی شتانەیە مەمنونی. دەستخۆشی لێ یەکەین، شتێکی زۆر جوانە و هیوادارین سەرکەوتوو ئەمە یەکەم جارێ شەڵە ساڵی داهاتوو شتێکی جوانتر و چاکتری دەکەین. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ مولایە. خۆش بە کاک سۆران، بەڕاستی ئیشێکی کردووە، بڵێم شتێکی هەر زۆر ناوازەیە. قوربانی هەر سەرکەوتوو ئینشەڵڵا. ئێوەش هەروە چاوەکە مش جێبراکانن. ئەمەی کاک پیراسە تەبعەن کامەیە؟ ئەمەی کاک پیراسە یەکەم بووە، ئەوە ئینەکەی کەوتۆتە خوارەوە سە پێوەیەکەینەوە. کاک پیراز ئەمەی تۆ یەکەم بووە تەبعەن. ئەوە کاک وەشین ئەمەیە گوڵێوێ. کاکە بەخێر بێن یاخوا. ئەوە خۆ لەجادی کۆژین هیچمان بۆ ناڵێت، جەنابە پەیامە نییە. وەڵا جامە بۆنی تانە کاک کۆژین قەدێوە لەسەر لا ئەو گوڵەکی لێ بۆتەوە ئێرە. هی کاک پیراسە لەو لێرەوە یەکەم بووە. ئەمە عادل ساڵح، ئەمەی کاک عادلە. ئەمە کەواتە ئینەی کاک پیراس کە ئەمە بووی شام بوو. نە ئەوەی ئەڵقەی لە قاچانە بێت گیان لە خزمەتان. ئێسێمە خزمەتێ بەسەر ئەو ئێسێم ئەوەشی ئەبوو ڕۆژە تاوان لە هەولێرەوە یەکەم بووە بە وعدم بەخوا مەجال نەبوو توانێت تێرەکانی ئەبوو ڕۆژ ئەمە تا ئەو وەرەخی کەوتۆتە ناوە تێرەکە ڕای کێشاوە
ئەمەی ئەبوو ڕۆژە بالێکێمەوە بۆی ئەمە چۆتەوە ناوە ئەوە تا ئێستا بەدەستێ بۆم ناکرێت ئەبوو ڕۆژ تەبەنی دوانی یەکەمی هەیە دوانە ئاسیانە هەیەی ئەمەری ئەبوو ڕۆژە ئەوزام ئەمە ژەری ئەبوو ڕۆژە بەڵێ ئەمە ژەری ئەبوو ڕۆژار یەکەم بووە ئەمان ئەنتنزیفی سوورە ئەمان ئەلبینۆیە ئەلبینۆنا ئەمە ئیڤۆیە ئیڤۆ ئەمە سووری ئیڤۆیەمان سووری تۆخە هەروەها ئەبوو ڕۆژ مۆزاییکانی شیوازانێکی یەکەم بووە سیوان ئەمە ڕێبوار ئەبوو ڕۆژ ئەوە نەما ئەمە شیان هەر یەکەم بووە ئەبوو ڕۆژ بەسپاسەوە و مەمنونی جانی من ئەو